هونەر و هونەرمەندان و هەڵبژاردننی کاری هونەریان بۆ خۆیان بابەتێکی گرنگەوە بەشێک بە تایبەت لە هونەرمەندانی شێوەکاری کارەکەن لە سەر سروشت و ئەو جوانی سروشت لەم نێوەندەیە لە ڕابردووە قسە باسمان کردووە لە سەر پێشەنگای شێوەکاری پرۆژەی پاییز کە هونەرمەند محەممەد عەلی هونەرمەندی لاو ئەو کاریگەریەکانی سروشت لە تابلۆکانیان ڕەنگی یاوەتەوە تابلۆکانی بەو شێوازە جوانەی کە کاری لەسەر کردووە توانێتی سەرنجی زۆری خەڵکی بەلای خۆیدا ڕابکێشێت و بە تایبەتیش هونەرمەندان لە شاری سلێمانی پێشەنگاکەی کردەوە و دا ئێستاشدا لە شاری هەولێر پێشەنگاکەی نمایش کردووە قسە و باسەکەم لە سەر پێشەنگاکەی بە میوانداری بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمایە بەڕێز محەممەد عەلی هونەرمەند سڵاو لێ بێم کاتت باش. زۆر سپاس ئێوارە باش. سپاس بۆ بەشداریکردنت. ئەمە یەکەم پێشەنگای خۆتەکە نمایشیەکەی کاک محەممەد. سەرەتا سپاس و پێزانیمێ بۆ بەرنامە جوانەکەی کورسات مەگەزین. باڵە بە دنیایەوە یەکەم ئەزمموی منە و یەکەم پێشانگای تایبەتیمە. زۆر باشە. کاری تۆ یان با بڵێن پیشەی تۆ خۆتار هونەرمەندی یان ئەمە هەرتەنە وەک حەز و خولایەک بووە؟ بەڵێ، من لە ساڵی 2011ەوە چوومە کۆلێژی هونەر جوانەکانی سلێمانی بەشی شێوەکاری و لە قیوێنەکێشانم پێ تەواو کردووە و لە ساڵی 2014 بۆ 15 تەخەڕوجم کردووە. باشە کاک محەممەد، ئەوەندەی لە سەر تۆ خوێن دەبێتمەوە سروشتە جوانەکەی قەڵاتزێ زۆر سەرنجی ڕاکێشاوی، هەر ئەمەش بۆ کەوای کردووە حەزت بە کاری هونەری بێ؟ بەڵێ، من هەر لە دوای تەواوکردنی کۆلێجی هونەر جوانەکان بەردەوام تەجروبەم لەسەر سروش کردووە، وەکو حەزێکی خۆم بۆ ناو سروش بەردەوام لە ناو سروشدا گەڕاوم و بێگومانەوە تەسیری زۆری تێکردوم کە ناوچەیەکی جوان و دڕەفێنمان هەیە بە تایبەتی هەموو کوردستان قەڵازێ. ئەوە تاکە هۆکار بوو کە بتوانم بیر لە پرۆژەیەکی هونەری بە تایبەت لەسەر سروشتی کوردستان بکەمەوە و بە تایبەتیش وەرزی پاییز. ئەو وێرانی کە دروستت کردوون کۆپی پێیستن واتە چوویتەتە شوێنەکە و دروستت کردوێتەوە یان خەیاڵی خۆتە؟ بەڵێ، بە حکمیەوەی من تابلۆیەکانم قیاسیان زۆر گەورەیە، ینی 2 مەتر بە مەتر و نیو لە مەتریش بچووکتری تێدانە، بۆیە من نەمتوانیەوە کە بچم لە نزیکەوە سروشت یان تابلۆەکانم بنەخشێنم، بۆیە لە ڕێگای هاوڕێیەکی فۆتۆگرافەرم کاکە محەممەد مراد ئاکۆیەوە کە فۆتۆیەکانم لە ئەو وەرگرتەوە و ئەو هاوکارم بوو لە بەدەستێنانی ئەو دیمەنانە. ئەم ژانرە واقعیە لە هونەری شێوەکاریە تا چەند سەرنجڕاکێشە لە لای بینەر کێنە نێو پێشەنگاکە کاردانەوەی ئەوان چییە؟ ڕاستە، هەر کەسە و ینی هەر شێوەکارە هونەرمەندە و ستایلی تایبەتی بەخۆی هەیە، بێگومان تەسیری هەیە. کاتێک تۆ لە کۆلێژ تەخەڕوج دەکەی بە دوای ئەوەدا دەگەڕی کە حوڕەتێکی باش تێ ژنگەیەکی لەبار تێبووی بتانی خۆتی تێدا بدۆزیەوە لە بەکارهێنانی لەمسات و جێفڵچە و بەکارهێنانی ئەو ڕێبازە هونەریانەی کە خۆت لێوە نزیکی و منیش بە شێوازی ڕیالیزمی واقعی و هەروە تەکنیکی ئینتیباعی ئیشم تیاندا کردووە. زۆر باشە. با بڵێین ئەو ڕنگانی کە هەیە دەقا و دەق لە هینەکە حەزت کردووە لە فۆتۆکە دروستی بکەیتەوە یان هەندێک وەکو خۆت ئاماژت پێکرد لە مەساتی خۆت تێکەڵاو کردبێ لە ڕەنگە؟ بەڵێ، هۆکاری هەڵبژاردننی پاییز ڕاستی دەگەڕێتە بۆ حەزی خۆم بە ڕەنگە گەرمەکان، چکە ڕەنگی گەڵاکان پێکاتۆ لە ڕەنگی زەرد و شین و سوور کە بێگومان ئەمە خۆم لەو ڕەنگانەوە نزیکم. بێگومان ئەو ڕەنگانەش تەسیری زۆری هەیە و کە دیمەنێکی جوان بە تابلۆەکانت دەبەخشێ، بۆیە ویستم پێشانگایەکی پاییزی تایبەت بکەمەوە و هەموو لەوحەکانم تەرخان بکەم بە خزمەتکردنی ئەم وەرزە. زۆر باشە. هەموو تابلۆکانت ئاماژن بۆ پاییز، واتە هەموو ئەوانی کە دروستت کردو نمایشت کردوون یان دەستەبژێرت تیا کردووە کامەی زۆر لا جوان بۆ نمایشکردن؟ خۆی لە ڕووی دروستکردنەوە زاویە زۆر دەور دەبینێ بۆ تابلۆی هونەری، بەڵام
لەگەڵ پاییزدا بەڵێ من ویستمە دیمەنێکی سەرنجی بینەر بۆ دیمەنێک ڕاکێشم کە ئێمە لە هەرێمی کوردستان لە کوردستان بە تایبەتی ناوچە شاخاوەکاندا لە کۆتایی وەرزی پاییز دیمەنێکی زۆر جوانمان هەیە کە کاتێک هەر پاییزە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەفر دەبارێت بۆیە لە زۆربەی تابلۆیەکانمدا لەگەڵ ئەو ڕەنگە جوانانە بەفرم تێکەڵ کردووە کە هێشتا زستان ناتۆ هەوڵم داوە لە ناو یەک تابلۆدا دوو وەرزکۆکەمەکە ئەویش وەرزی پاییز و زستانە. زۆر باشە کاکە محەممەد بەنیازی لە داهاتووە هەل لەسەر هەمان ژانر کارکەی ڕیالیزمی واقعی؟ بەڵێ ئەکەید من لە سەرەتایی ڕێگاکەدام بەهۆی ئەو هاوکاری و ئەو دەستخۆشیانێکە لێم کرا بەکەیت ئەوە هاندانێکە بۆ من کە بتوانم بەردەوام بم بە شەرتیش نییە چکە هونەرمەند بەردەوام لە گۆڕانکاریدا هونەر بەس پیشاندانی ژیان و یان خۆشەویستینە یان جوانینە بێگومان بەنیازی کاری پرۆژەی ترم ئیشاڵڵا کە لێ ساڕە ئیشی بۆ دەکەم. دەستەکانە خۆش بەسپاس بۆ بەشداریکردنت بەڕێز کاک محەممەد عەلی شێوەکاری لاو بە وێنە جوانەکانی پێشنگایی کردوتەوە بە هیواین بینەری بن